لەلایەن یاریزانەکانیەوە پێشوازی لێ دەکرێت. ئازاد هەمزا یەکەم جار نییە بەشداری ئەو پاڵەوانیەتیدا دەکاوە ئەو ئەنجامانە بەدەستدێنی. برایەکەتان پاڵەوانی پاڵەوانەکانە. پرۆگرام و بەرنامەم وایە کە بتوانم ئەو ئەزمونەی ئەمن هەیتم لەسەر یاریزانەکانم تاقی بکەمەوە، ئەوانش وەک خۆم ببە مەستەیجە عالەمیەکان ئینشاءالله. ممكن كابتن آزاد زور برای باشتر داشتیم. إنشالله زیاتریش باشتر دارم. خاتو کوبو کاپتن چی کرد همی بیره دای. کاپتن پاڵەوانە کام بو دست خوشی لێ دەکەین. بەڕاستی ئەماستەش زۆر دڵخۆشین کە مامۆستا ئازاد پلەیەکەین بەدەستێن نەدەک بەس بۆ قاکەیمە بۆ هەموو کوردستان کە ئاڵای کوردستانی هەلدا ئەمە زۆر دڵما خۆش بوو. ئەم کاتتان باش مینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین لێرە لە هۆلی لە جوانی ئازاد هەمزەین دوای ئەو سەرکەوتنە گەورەی لە وڵاتی سوید ئازاد هەمزە بەدەستی هێنا. ئێستا بۆ یەکەم جاگەڕاوەتەوە هۆڵەکەی خۆی و لەلایەن یاریزانەکانیەوە پێشوازی لێ دەکرێت. ئازاد هەمزا یەکەم جار نییە بەشداری ئەو پاڵەوانیەتیدا دەکاوە ئەو ئەنجامانە بەدەستدێنی. لە وڵاتی سوید بۆ پاڵەوانەکان و لە نێوان 57 وڵات پڵەی یەکەمی بەدەست هێنا. لەلایەن یاریزانەکانیەوە پێشوازی لێ دەکرێت وەکو دەیبینن. سەرەتا دەستخۆشی لە هەر هەمووتان دەکەم، سپاستان دەکەم کە ئامادەبوونە لێرە، سپاسیمان دەبوونتان دەکەم لەو ماوەی کە تەنشیف بووم. ئەگەر کەمەک هیلاک بووم یاخود کەمێک بێتاقەت بووم، کەمەک فشارم لێتان کردیا، کەسێک شتێکی بچکۆکە لە بەردە داوای لێبرن دەکەم. ئێستا مەمەدالی هاتینەوە. ئێستا برایەکەتان پاڵەوانی پاڵەوانەکانە. لۆیە دەمەوێت وەکو ئەو تەجروبەی خوای گەورە بە منیدا چەند ئامۆژگاریەکتان بکەم لەوەی ببێتە دەرسێک لۆنگۆش لە دنیای لەرزوانی. هەر شتێک دەستان لۆی برد پشت بە خوای گەورە ببەستن سەرەتا، پاشان کە خوای گەورە ئەنجامەکەی پێدان لە خۆبایی نەبن، خزمەت بکەن لەوەی خوای گەورە زیاتر پێتان ببەخشێتن. ئینشاءالله ئەو تەجروبە و ئەو نەتیجەی کە بەدەستهاتووە لە فەزلی خوای گەورە دەیکەمە سەکۆیەک لە پێنا ئەوەی خزمەتی کورد و کوردستان پێ بکەم، ئێوەی پاڵەوانیش هەمووی پێ دروست بکەم ئینشاءالله. عەزیزن خۆشەویستن، ئینشاءالله بەرەو پێشکەوتنی زیاتر، بەرەو ئەنجامی زیاتر، ئیدی کاتیەوەی ڕۆڵە کوردەکانیش بەرەو ئاستە جیهانیەکان بڕۆن. يلا كابينة خنزر ما عمدنا ساموراي بيني يلا صبرك قيم له كاغا بالي عيب الشيد
يلا كابا كامينا والله بدستي من هم تنزقم ذا بالمخوة فرمو كاغا بخود بکدەی پارتش بە جەنگالی بکدەی ئەوە دەوزۆ مەکە ئەوڕۆ چیتینگدێ ئەوڕۆ چیتینگدێ هەبال ئای بژین ئای بژین دایتمەکن کاپتن ئازادی زۆر زۆر بەرەوەی باشتر دەچم ئینشەڵڵا زیاتریش باشتر دەبم ئینشەڵڵا دەکەمە سەر پێ خۆمیش بە فەزلی خوا بە فەزلی کاپتن ئازاد ئینشەڵڵا بەرەوە باشتر دەچم وەرزشت پێ دەکە هاوکات هەموو ڕۆژ هاوکار بە هەموو ڕۆژ تەلەفۆنە هاوکارە دێتە لام هەموو ڕۆژ زۆر زۆر مادی بۆ من هەست چۆن بوو کە لە وڵاتی سوید بوو یەکەم زۆر زۆر پێم خۆش بوو ئینشەڵڵا سەرکەوتو دەبیت ئینشەڵڵا هەموو سار سەرکەوتو دەبیت ئەتوو کوو بوو کاپتن چی کرد هەمووی برێدای کاپتن پاڵەوانی پاڵەوانەکان بوو دەستخۆشی لێ دەکەین حەز دەکەی چەندرت خۆش بوو کاپتن یەکەم بوو زۆر هەر بژیت بژی چەپرە بژی کاپتن حەزت لێ وەکو ئەو سەرکەوتو بێ پاڵەوان بەڵێ هەوڵی لۆ دەدەین ئیشەڵڵا وەرزش دەکەی ئیشەڵڵا بەتەڵ کاپتن سەرەتا بە ناوی خوای گەورە و درۆڤان سپاس بۆ خوای گەورە کە ئەو ڕۆژە خۆشەش پێبەخشین لە ناو یاریزانە ئازیزەکانم بەڕاستی فەزلی خوای گەورە و هاندانی یاریزانەکان بووە هۆکاری ئەوی کە منستا بە مەدالیەوە قسە لەگە جەنابەت بکەم ئەو شتانە لەبیر ناکەم کە لەو ڕۆژە سەختانە لەگەڵ مندا بوون پاڵپشتم بوون ئاسنەکانیان بۆ پێدەخستم هانیان دەدام ئەمە شتێکی زۆر باش بوو ئامانجی من لێرەدا ئەوەیە کە من بتوانم لەمڕۆ بەدواوە هەوڵ بدەم ئینشاڵە بەبێ گوێدانە ماندی بوون هەوڵ بدەم بەبێ هیچ جیاوازیەک خزمەتی دنیای لەش جوانی بکەم دەمێ ئەوە پێ بگەینم ئەوە بگەێنم کە وەرزش واتە سەبر واتە تەحەمل خۆراگری پەروەردە ئەخلاق و لە خوای گەورە بە زیادی ئێستا کە وەکو دەبینن ستێجەکانی عالەمی پڕ بۆ لە پاڵەوانە کوردەکان ئەوەش مانای ئەوە دەگەێنێت کە ئەگەر بێت و پەرە بە بواری وەرزشی لەش جوانی بدرێت دڵنیام لەوەی ئەنجامی زۆر زۆر بەرز بەدەست دێ و ئینشاءڵڵا من جگە لە خۆشم هەوڵ دەدەم چەندین پاڵەوانی تر پێ بگەینم پرۆگرام و بەرنامەم وایە کە بتوانم ئەو ئەزمونێ ئەمن هەیتم لەسەر یاریزانەکانم تاقی بکەمەوە ئەوانش وەک خۆم ببە مەستێجە عالەمیەکان ئینشاءڵڵا ئێمە لە یەکەم ڕۆژی کە گەڕایە لە وڵاتی سوید لەگەڵت بوون تا ئێستا پێشوازی خەڵک چۆن بۆ تا ئەم ڕۆژە چۆن پێشوازیان لە تۆ کردووە ئەمن دەمێ بە تایبەتی دەستخۆشی و سپاسێکی زۆرتان بکەم لە سەرەتاوە کە لەگەڵم ماندوون هیلاکن هەوڵ دەدەن بەڕاستی توانی وتانە دیمەنی ڕاستەقینەی ماندووبوونەکانم سەرکەوتنەکانم هەموو ئەوانە بە شێوازێکی زۆر جوان و درست بگوازنەوە لە بۆ خەڵک ئەمەش ئێوە هەڵسان بەکاری ئەخلاقی و ڕۆژنامەی خۆتان کە ئەمە جێی دەستخۆشی هیوادار منەتان زیاد بێ و ئەمن ئەوەی دەمەوێ بیڵێم پێشوازی خەڵک بۆ من شتێکە لە فەزلی خوای گەورە من ئەگەر ئەم جارە بۆ یەکەمەگان چوومە ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە هەوڵ دەدەم بۆ جارێکی تر ئەنجامێکی زۆر زۆر باشتر بەدەست بێنم چونکە بەڕاستی ئەو پێشبینیم نەبوو کە بەو شێوازە زۆرە ماشەڵڵا لە فەزلی خوای گەورە ئەو هەموو پۆستە ئەو هەموو پشتگیریە ئەو هەموو هاندانە ئەو هەموو تەلەفۆنە ئارکەکە و بارەکەم ئێستا قوڕستر بوو کە ئەم جارە هەر چۆنێک بێتن ئینشاءڵڵا ئەنجامێکی بەرزترم چونکە میلەتێک چاوەڕێمە ئێستا خەڵکانی چاوەڕێمە بەرەو ئینشاءڵڵا پلانت هەیە بەشداری هیچ پاڵەوانێتیەکی تر بکەی لە ئێستادا خۆی لە ئێستادا هەیە پاڵەوانێتی زۆرە مانجینۆ پاڵەوانێتی هەیە لە چەندین وڵاتی جیاواز بەڵام حەزم کرد ئەو ئەنجامێ بەدەست هاتووە لە ئێستادا ڕایگرم بەو شێوازە ئیستراحەتی و شوێک بە لەشی خۆم بدەم لەگەڵ خێزانەکەم لەگەڵ عایلەکەم لەگەڵ یاریزانەکان لەگەڵ کەسە خۆشەویستەکان زیاتر کات تەرخانکەم چونکە وام پێ باشترە ئینشاءڵڵا بۆ ساڵی ئایندە خۆم باشتر ئامادە بکەم دڵنیام لەوە ئینشاءڵڵا ئەنجامەکەی باشتر دەبێتن بۆ یاریزانەکانش گلەینەکە نەڵێن کاپتن ئاگا لێمانەما قسە لەگەڵ یاریزانێک تیش بکەین
کاک علی تو هەست بەچی دەکەی مامۆستایەکەت ئەو ئەنجامەی بەدەستهێنا؟ بەڕاستی ئێماشتەش زۆر دڵخۆشین کە مامۆستا ئازاد پلەیەکەین بەدەستێن نەدەک بەس بۆ قاکەیمە بۆ هەموو کوردستان کە ئەڵای کوردستانی هەلدا ئەمە زۆر دڵما خۆش بوو بەڕاستی تاکە مامۆستا ئازاد لە هەموو کوردستان لە هەموو کورد خەونی ئێوەشە بگەن بە مانجامە هەوڵی بۆ ئەله هەوڵ دەین بێگومان ئینشاءالله ئەمەش لەوەی زیاتر دەگەینێ هیچ گوتنی هەموو شتێک دەبی هەوڵ بدەین پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله زۆر سپاس. بینەرانی پایتەخت میدیاوەی بینیتان هۆڵی لە زوانی ئازاد بوو لە پێشوازی ئەو یاریزانەکانی هەموو لێرە پێشوازیان کرد و وێنەی ئەویان بەدەست گرت بوو لێرە کێشیان بۆ داناوە ئێستاش خەریکی کێک بڕینە.